سڵاتان لێ بەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ قسە لەسەر کۆبوونەوەکەی سبەینەی پێنجلایەنە سیاسەکەی هەرێمی کوردستان قسە دەکەین کە بڕیارە سبەینە لە هەولێر کۆبوونەوەی لووتکە لە نێوان پێنجلایەنە سیاسەکەی هەرێم ئەنجام بدرێت و لەو بارەیەوە ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێت کە لە کۆبوونەوەکەدا هەوڵ دەدرێت پۆستە وەزارەکانی کورد لە بەغدا و پۆستەکانی حکوومەتی خۆجێی سلێمانی یەکلا بکرێنەوە لەگەڵ ئەمەشدا وەک دەزانین ڕووداوەکانی کۆبانێ تا ئێستا بەردەوامن هێرشکردنە سەر کۆبانێ و هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی کۆبانێ لەلایەن داعشەوە بەردەوامە بەڵام تا ئێستا پێکدادانەکان بەردەوامن لە چەند ناوچەیەکی کۆبانەیە خۆ لە چەند گەڕێکێکی کۆبانێ داعش دزەی کردوتە ناو شارەکەەوە بەڵام نەیتوانیوە تا ئێستا ئەو شارە بۆ خۆی کۆنتڕۆڵ بکە بەرپەرشدانەوەی توندی گەریلاکانی یەبەگا لە بەرامبەر داعشدا بەردەوامە دیارە سەبارەت بە کۆبوونەوەکەی سبەینێ ئەوەی کە لە ئێستادا ئەمە قسەمان لەسەر کرد ئەوەی کە عومەر محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی قسەی لەسەر کردووە باسی لە کێشەکانی کورد کردو لەگەڵ بەغدا بە تایبەتی چوونی وەزیرە کوردەکان بۆ بەغدا و یەکلاکردنەوەی ئەو وەزارەتانی کە دراون بە کورد لە نێوان خودی لایەنە سیاسەکان و ئاماژەشی بە پۆستەکانی حکوومەتی خۆجێی سلێمانی کردووە لەگەڵ ئەمەشدا ئێمە قسەمان لەسەر کۆبانی کرد کە تا ئێستا بەو پێی کە ڕووداوی گەرمی ئێستای هەر چوار پارچەی کوردستانە ڕەنگە سبەینێ قسەی لەسەر بکرێت و ئەو ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە NRT ڕاگەیاند کە سبەینێ لەسەر پێشنیازی یەکگرتوو هەر پێنجلایەنە سیاسەکەی هەرێمی کوردستان لە بارگای یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەولێر کۆ دەبنەوە و ڕاشی گەیاندووە کە کۆبوونەوەکە لە ئاستی لووتکەدا ئەنجام دەدرێت و تێدا باس لە پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا و پرسی حکوومەتی خۆجێی سلێمانی و دۆخی کۆبانێ دەکرێت کە ئاماژەی بۆ داوە کە قسە لەسەر دۆخی کۆبانێش دەکرێت و ئەوەشی ئاشکرا کردووە کە هەوڵ دەدرێت لە کۆبوونەوەکەدا پۆستە وەزارەتەکانی کورد لە بەغدا و هەروەها پۆستەکانی حکوومەتی خۆجێی سلێمانی یەکلای بکرێنەوە ئێمە ئەمڕۆ لەم تەوەرەدا دەپرسین کە لەم کۆبوونەوەیدا کە کۆبوونەوەی لووتکەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانە چ بڕیارێک گرنگە دەربکرێت و ئەم پێنج لایەنە سیاسی هەرێمی کوردستان چ بڕیارێک دەربکەن بۆ ئەو ڕووداوانەی ئێستا سەبارەت بە بەشداریکردنی کورد لە حکوومەتی بەغدا بەڕینی بودجەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران هەروەها یەکلانەکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانی تا ئێستا لەو لاشەوە ڕووداوی گەرمی ئێستای کۆبانێ کە هێرشی دەکرێتە سەر وە پێکدادان لەوێدا بەردەوامە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە بەناونیشانی facebook.com/نالیەتیV دەتوانن بۆچوونەکانتان بنێرن ئێمە هەوڵ دەدەین ناوبەناو ئەو بۆچوونانە بخوێنینەوە و دیارە هەموو ئەو بۆچوونانە لە ڕێگەی شاشەی NRTەوە بڵاو دەکرێنەوە وەک دەیبینن هەروەها دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایبەوە بە دەنگ و ڕەنگ لەگەڵماندا بەشدار بن. بەڵێ کەم پەیوەندیمان لە هەولێرەوەیە ئارام لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک ئارام سپاس دەکەم فەرموو کاک ئارام زۆر سپاس فەرموو کاک ئارام سەبارەت بە تەوەرەکەی ئەمڕۆتان هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان دەستخۆشی لە هەردوو لای دەکەم. بەڵێ ئێمە قسە لەسەر کۆبوونەوەکەی سبەینێ دەکەین کاک ئارام کۆبوونەوەکەی سبەینەی هەر پێنج لایەنە سیاسەکە لە هەولێر قسە لەسەرەوە دەکەین چ بڕیارێک گرنگە دەربکرێت لەو کۆبوونەوەیەدا پێویستە سبەینی هەر پێنجلایەنی کۆبوونەوەکە بڕیاری لەسەر ساموشی کوردی باشووری کوردستان بۆ پشتیوانی لە شاری کۆبانی بەڵێ پێویستە یەک هەڵوێزی هاوکاری شەڕبانە یەفەگە بکەن کە ماوەی 27 دۆڕە شەڕی دژی داعش دەکەن. پێت وایە لایەنە سیاسیەکانی هەرێم هەر پێنج لایەنەکە لەبارەی کۆبانیەوە هیچیان پێ دەکرێت کە ئەمڕۆ نێچیروان بارزانانی ڕاگەیاندبوو کە لە هەرێمەوە چەک نێردراوە بۆ کۆبانێ هیچیان پێ دەکرێت بۆ باشووری کوردستان بۆ پشتیوانی ڕۆژاوای کوردستان. بەڵێ سپاس بۆ کاک ئارام لە هەولێرەوە هەڵکەوت لەگەڵماندایە لە شارە زوورەوە ئەم کاتت باش کاک هەڵکەوت هەموو کاتێک برای بەڕێزەرا سپاس دەکەین فەرموو کاک هەڵکەوت سپاس بۆ بەرنامەکە خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەین ئێمەش خۆشحاڵین فەرموو بەنسبەتی ئەوەی کە بەیانی ئەو کۆبوونەوە لە هەولێرە بەسرێ هەندێک کەس زیاتر بیریان لەوا کردو کە گوایە پارتی یان سەرۆکایەتی هەرێمیان سەرۆکایەتی حکوومەت کەمتەرخە من لە بۆچوونەکانیان بەرامبەر بە کوبانێ بە تاکید نە حکوومەتی هەرێم نە سەرۆکایەتی هەرێم کەمتەرخەم نەبوون و هەموو دیار وختانی کاگنێسی ئیمڕۆ
کە هەموو پێداگیریەکیان کردووە لەگەڵ دەرەوەی وڵاتە لە ئەمریکا زلێتەکانی دنیا کە هاوکاری کوبانیە بکەن و هەندێک کەس هەیە وەکو گێرە شێوێن یەک قسە ئەکا لەبینەوە گوایە سەرۆکی هەرێم کەم تەرخەمە و ئیمڕۆ بەسەراحەت هەر شتێ بکرێ بۆ قەومی کورد لە هەر تا پارتەی کوردستانە دڵنیا بە بێ ماڵی مەلام سەفا و بەبێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و نەگەڕانەوە بۆ هەولێر ناکرێت. بەڵێ سپاس بۆ کاک هەڵکەوت لە شارە زۆرەوە لە فەیسبوکەوە توانە ڕەحیم نووسویەتی وە کۆبنەوەکانی پێشتر بێ ئاکام دەبێت. دارۆ هەر لە فەیسبوکەوە دەڵێت کۆبنەوە لە کوردستان تەنها قاوە خواردن و پێکەنینە. سیروان لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک سیروان. خۆشی بەنامەکە دەکەم. سپاس دەکەین فەرموو کاک سیروان. بەنسبەت بەڕێی من ئەگەر دەستبەنە کۆبنەوە بکرێتێ بەبێ بودجەی حتا بەغدا بودجەی بۆ هەرێمی کوردستان ڕەوان نەکاتن بەڕێی من هیچ ئیسفادە لێ ناکەن شێخ معناتی خەرک بەڕاستی تێکچۆ یعنی زۆر تێکچۆ زۆر یعنی ئینسان لەناو خەرک نەبی نازانی ئەوان لەسەرەوە ئاگایان لە قۆمیە تێیان لە فەقیر و هەژاری نییە بابێنە ناو خەرک پرسیارکەن با لە مەسوولان پرسیار نەکەن. بەڕای تۆ کاک سیروان بەڕای تۆ لەبارەی بودجەی هەرێمی کوردستانەوە ئەم پێنج لایەنە سیاسیە کە سبەینە کۆ دەبنەوە چۆن قسەی لەسەرکەن چ بڕیارێک دەربکەن لەو بارەیەوە؟ بڕیار دەرکە هەتا بودجەی هەرێمی کوردستان عێراق ڕەوانی هەرێمی کوردستان نەکا بەڕێی من هیچ ئەوەک نەکەم باشە کۆبنەوەی زۆرمان دیتە هەمومان دیتە هەمووی ڕوویدا دا مالیچیان هەربژار ئێستا مالیچیان هەربژار پارەیاندا هەتا پارەیاندا دوای لە یعنی کاک سیروان تۆ وەکو هاوڵاتیەک هیوایەکت نییە بە کۆبوونەوەکە و ئەنجامی کۆبوونەوەکە کاتەکەم زیاتر کاکشوان فەرموو بەڵێ کاک سیروان بەڵێ گوێمان لێتە فەرموو من زۆرمان دیتە بەخۆش دەزانی زۆرمان دیتە. سپاس بۆ کاک سیروان لە هەولێرەوە. علی لە سیروانەوە فەرموو کاک علی. کاکەسوانم کاتت باش هەموو کاتێکت باش کاک علی. کاکەجان فڵاو لە تۆ لە بینەرانی NRT و ماوەیەکە دابڕێوم لە بەرنامەکەتان بە بۆچوونی من بەیانی کۆبوونەوەی پێنج سەرکردەکە بە بۆچوونی من باشتر وایە سازشێکی باش بکەن بۆ مالی بۆ عەبادی کە درێژەی پێداری سیاسەکەی مالیکی مێژوو سەلمان گوتی ئێمە لە زمانی مەلیکی و تاگاتە عەبدولکەریم قاسم و هەتاگاتە ئەحمەد حەسەن بەکر و ڕژێمەیەک لە دوایەکەکانی ئێران هەمیشە چەلاحانەمان لەگەڵ بەغا کردو سازشمان کردێت لە دوایە لە دوای هەموو کارتەکان کە ئەسووتێ بەدەستمانەوە یەینەوە بۆ چوارچێوەی یەکەم بۆ خاڵی یەکەم کاکەشوان جا باشتر وایە بزانین ئەوان چیانەوێ ئێمەش بە نەرمونیانی بژوڕێت ئەم هەشتمانگەی ڕابردوو سەلماندی کەوا هیچمان پێ نەکریا هەر ئەوێ بگەڕێنەوە بۆ مەرجەعێت هەر ئەبێ بگەڕێنەوە بۆ بەغا ئێمە داواکاریەکانمان لە حکوومەتی بەغاوە ئەبێت داوای ئەوان بکەین بەنمونە بۆ بێنمەوە ئەو کۆمپانیای کە لە بازاڕەکەی ئێمە بازاڕەکە پاکاتەوە شیعە سەرپەرشتیەکات وەڵڵاهی موجەکەمان نەدەنێ یەک مەترزە بڵ ئەمانخۆ دەست و چاو خۆشیەکە کەسوانتیان. سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ سۆران لەگەڵماندایە هەر لە هەولێرەوە ئەم کاتت باش. کاکشوان ئەم کاتت باش. سپاس دەکەین کاک سۆران فەرموو. بەڕای من کاکشوانە کۆبنەوەی هیچ تاکامەچی نابێت کۆبنەوەکاندا ژوورە داخراوەکان بکرێتن. ئەنی پێویستە کۆبنەوەکان لە پێش چای خەڵک ینی چیە چ دەبێت نەگەر جارەکە پێش چای خەڵک لەسەر یان لە پەرلەمان بیتن یان لە شوێنەکی کراوە بیتر کە خەڵک بە چاوی خۆ ببینی لە کۆبنەوەکان چ باز دەکرێتن. کەواتە پێت وایە هۆکاری ئەوە چییە کە وەک خۆت دەڵێی کۆبوونەوەکە بۆ شێوێنیە کە خەڵک ئاگاداری وردەکارەکانی بێت. وەکۆ بەڕێزانە گوتیا کۆبنەوەکە هەر بۆ قسەی خۆش و قاوە خواردنەوە قسەی بینی خۆیان ئەگەر ناگەر باش خەڵک دەکرێت بۆ خەڵک ئاگاداری نەبێت چی دەڵێ و چی باز دەکرێتن. بەڵێ ینی بەڕاستیش ئەگەر ئێستا بارودۆخی موچە باش نەکرێتن ئەمە ئێستا وەکو یعنی ئەمە دوکاندارین ڕۆژوارێ ینی پێشترێ ئەگەر ملیۆنێکمانیش کرد بە ڕۆژانە ئێستا 200,000 ناکەێت. زۆر سپاس بۆ کاکسۆران مام جەوهەر لە کۆیەوە ئەم کاتت باش مام جەوهەر. ئەم کاتت باش چۆنی بەرەش زۆر سپاس دەکەم فەرموو. لای شۆکەک مەدارم دێ پێم خۆشە. فەرموو کاک جەوهەر. زۆر سپاس کاگنێسیری دەکەین بەڕاستی دری زۆر باشە ڕۆژانە لە ناو خەڵکە هەموو حیزبەکان ئاگایان لە فەقیرە ئاگایان لە دەربەدەری و نەهامەتەکانە ئاگایان لە بێموچەییە فەقیر بکوژێ و بەهانیش دەوڵەمەند بن بادری تورکیاش عادز نەبینەوە کولا کاگنێتیروان تووڕە بن سبەینەکە لە تورکیا ڕیان نەگرن کورەوە کەی وەفایە کەی وجدانە بەرامبەر میلەتی کورد 52 ساڵە میلەت لە هێش و ئازادایە 10,000 چادەورەمانە بە هەموو نەوعەکی تورکیا یارمەتیان دەدا
ئێستا دەرەوە سپاسی خەڵکی خۆراگری کوردستان دەکەین خواتان بە قوربانی منداڵێکی کوردی کوردستان بی خواتان بە قوربانی ژدە سەربانێکی کۆبانی بی خواتان بە قوربانی ئەو بەواسەی ئەو میلەتەن بوون بەو پیاوە ئێستا هەمووتان بوونە عنتەر و ملیاردێر و بە کەیف و خۆتان دێن و دەخۆن و بوونە پیاوی ئوردوغان و ئەولا خۆتان بەسەرێ مێزوو لێتان قوبوڵ ناکە ئیتر خۆحافظ. سپاس بۆ پەیوەندەکەت فەریدە لە سلێمانیەوە سڵاو لێبێ خاتون فەریدە. مرحبا کاکشوان. مەرحەبا سپاس دەکەین فەرموو. کاکشوان نازانین لەکوێوە دەست پێ بکەین لەم حکومەتە لە ئاوە جوانەکانەوە دەست پێ بکەین. باشە کۆبنەوەکەی سبەینێ لەکوێوە دەست پێ بکات فەریدە خان کۆبنەوەکەی سبەینێ پێشلایەنە سیاسەکەی هەرێم لەکوێوە دەست پێ بکەن ئەوان وەڵا کۆبنەوەکەی سبەینێ لایەنە سیاسەکان من هیچ دڵێکم پێی خۆش نییە وەکو خۆم ئەگەریش دەست پێ بکەن لە شوێنێک لەکوێوە دەست پێ بکەن لەوێوە دەست پێ بکەن ئەو نەوتەی ئەینێرن بۆ تورکیا با لەگەڵ حکوومەتی عێراقی سازش بکەن و دانیشتن بکەن و نەرمونیانی بنوێنن بۆی ئەم خەڵکە نەجاتی بێ لەم قات و قڕیە و لەم نەهامەتیە و لەم بێ موچەیە ئاگایە لە خەڵک نییە خەڵکی بەسەرهاتووە بەس ئەوان ئەڵێ تێر ئاگای لە برسینی ئەمە وەکو ئەم سەرکردانەی ئەمەی لاتووە بڕۆ سێر ئاوەکەیان کە سەی بەنزینەکان کە ئەمە وڵات بەخێوکردن نیە ئەمە خەڵک بەخێوکردن نیە دنیای وێران کرد دنیای قات و قڕیان خستەم وڵاتەوە نازانم لەکوێوە دەست پێ بکەن یەکەم با لە کۆبانیەوە دەست پێ بکەن ئەوان کۆبینە نایە بۆ کۆبانیە ئەگەر ئەوان ڕاستەکەن یا ڕاستەوخۆ یا هاوکاری کۆبانێ بکەن. سپاس بۆ خاتون فەریدە لە سلێمانیەوە دانا لە کەرکووکەوە سڵاو لێبێ کاک دانا. ئێوارەت باش کاکشوان. سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو کاک دانا. وەڵا بنزت بابەتەکەەوە من پێم باشە و کۆبنەوانە بکرێت و ئیجابی بێ و لە بەرژەوندی خەڵکی کوردستان و بەتابەتی خەڵکی کاکووکش کۆتایی بێ و پێویستە لەو کۆبنەوەی بڕیا لەسەر یەکلایکردنەوەی دۆستەکان بدرێت کە ئایا بەشدار دەبن لە حکوومەتی عێراق بەشدار نابن و دڵە ڕاوکەی نەمێنێ لە نێوان حکوومەتی ئێرێم و حکوومەتی عێراق و کێشەی بوجە و نادنی چارەسەر بکرێت وای بڕیار بدێ لەسەر چۆنەتی پەیوەندیەکانیان لەسەر ئێران و لەگەڵ تورکیاش بە هەماشیەوە لەسەر چه ئاستێک و لەسەر چی بنیاد بندرێت ئەو پەیوەندیانە و لە بەرژەوەندی خاکی کوردستان کۆتایی پێبێت و یارمەتیەکان زیاتر بۆ خەڵکی کۆبانی بنێرێت کە ئێستا پێوەستی بیانەوە و هەروەها سیاسەتێکی باش داڕێژن کە لە بەرژەوەندی هەموو لایەنەکان کۆتایی پێبێت ئینشاڵڵا من کۆبنەکەی بۆ زۆر باش دەم وادارشم بڕیاری باشش بدرێ و تارنستاژێشڵ. سپاس بۆ کاک دانا لە کەرکووکەوە لە فەیسبوکەوە هێدی کەریم سوێتی هیوادارم گوێم لە قاقای پێکەنینیان نەبێت بە بگرین بۆ کۆبانێ. هۆشمەند لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک هۆشمەند. هەموو کاتێکە باش بەڕێزم. سپاس دەکەین فەرموو. کاتێکیان وەکو ئاگاماندەی بوو زانیاری زانیاریمان هەبێ کۆبوونەوەکەی کۆبوونەوە پێنجقۆڵیەکە بۆ سێتەوەرە ئەوە لە ڕاگەاندەکان ئاگادار بووین و باسییان لەسەر کرد چوونی وەزیرەکانە بۆ بەغدا دووەمینیان یەک ڕێزی و یەک هەڵوێستی سەبارەت بارودۆخی کۆبانی کە من پێم وایە بەڕاستی کاکە کەس نییە لەگەڵ کۆبانی نەبێت بەڵام ئیتر هەلومەرجی ئەمڕۆی کوردستان و ناوچەکە ئەو شێوەیە دەخوازێ ئەوەی کاگنیچی شارەتی پێدا ئەوەی توانایان هەبوو بێ هاوکاریان کردووە چەک و تەقەمەنیان داونەتێ بەڕاستی تەوەری سێمیان وابزانم بۆ سەبارەت بە پۆستی پارێزگاری سلێمانی بڵێ هیوادارم یەکێتی ڕازی بێ بەو 2 ساڵە کە گۆڕان وەریگرێ پێشەکی با ئیتر بەس بێ یعنی خەڵکی سلێمانی تاکەی بناڵێنن بەدەست ئەو بارودۆخۆ. بەڵێ سپاس بۆ کاک هۆشمەند لە هەولێرەوە نەوزاد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک نەوزاد. سپاس دەکەم فەرموو کاک نەوزاد. وەڵای کاکشوان بۆ کۆبینەوە پێنجقۆڵیەکە برا هیچ خەڵک چاوەڕوان هیچ لەمانە نەکات ئەو مەترسیە هەیە لەسەرمان ئەم حکومەتە بنکە فراوانەیە ئەم کۆبینەوە پێنجقۆڵیە ئەو دووخۆڵی بووی چابێت نەکەن سێخۆڵی بووی چاوی تا پێنجقۆڵی چی بەچێکەن وەڵای خەڵک چاوەڕوانی هیچ لەم دەسەڵاتە نەکاتە ئەم دەسەڵاتە بمێنێ ئێمە ئەو خەتەری ئەو مەترسی هەیە لەسەرمان ئەم دەسەڵاتدارانەی کوردستانە لەبەر ئەوەی ئێمە بە هیچ نابین مەسەڵەن تا لە کوردی ڕۆژئاوا بە شتێک نەبێ بە هەرێمێک نەبێ تورکیا تۆقیە لەوەی کە ئەتەسێ کوردی ڕۆژئاوا بووە بە هەرێمێک ئەوسا ئێمە مەدەستمان بە تورکیا نامێنێ با لەم کۆبینەوە عیلاقەتەکانیان بە نیشتمانی بکەن لەگەڵ تورکیا و ئێرانە ئەوە کەی عیلاقاتەوە کەی پەیوەندیە کە سەرەت و سامانی ئەم ملەتە بادەرە دەیت و ئەوسا تورکیا هاوکاری داعشەکە
بڕۆ لەگە بەغایە ڕێکەون بە یەک کۆبینە من لەگەڵ من ئەڕۆم لەگە چواردەلاوە بە یەک کۆبینە من بوجەکە تێر بەگە خوا بە یەک کۆبینەوەیەک. سپاس بۆ کاک نەوزاد لە کەرکووکەوە لە فەیسبووکەوە وڵات دۆڵەمەڕی نووسویەتی هیوادارم کۆبنەوەی ئەم جاری لایەنە سیاسەکانی هەرێم کردداری بێت نەک دروشم چونکە ئەمڕۆ کورد لە بەردەم مەترسیەکی گەورەدا هیوادارم کۆبنەوەکە بە قازانجی هەموو لایەک بێت. هەر لە فەیسبووکەوە ئالانی ئەلەند لە بریتانیاوە کۆمنتەکەی نردووە نووسویەتی کۆبنەوەکان تەنها کات بە فیڕۆدان و میلەت هەڵخەڵەتاندنە و هیچی تر. خدر لەگەڵماندا لە شاوێسەوە ئەم کاتت باش کاک خدر. جوانی بەڕێزەکەم دەستخۆشە بەنامێت زۆر سپاس دەکەم فەرموو. برای بەڕێزم یارمەتی لە کوبانەی بەوهارەی نابی یارمەتی دەبی بە فعلی بی. چۆن بە فعلی بێت کاک خدر؟ برێ یارمەتی بە فعلی یعنی بە یارمەتی بە کردار دەبی یارمەتی بە قسە نابی ئەمە بەس بە قسە برین یارمەتی کۆبانەیماندا یارمەتی کۆبانێ دەدەین ئەوە نابی دەبی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەوە چی بەرامبەر تورکیا هەبی قسەی بەرامبەر تورکیا هەبی تورکیا بزانێت دژایەتێکی کورد دەکات تا ئێستا ملەتی حکوومەتی کوردی یەک قسەی بەرامبەر حکوومەتی تورکی نییە. باشە کاک خدر ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێم نێچیروان بارزانی لە سلێمانی لە کۆنفرانسی ڕۆژنامەنووسیدا دەڵێت ئێمە واتە هەرێمی کوردستان هاوکاری سەربازی و مرۆیی ڕەوانەی هێزەکانی ڕۆژئاوای کوردستان کردووە لە کۆبانێ. برای بەڕێز بە قسە نابی دەبی بە فعلی بی دەبی دیار بی یعنی بزانێت ئێستا کۆبانێ چی بەسەر واتە تۆ گومانت هەیە لەوەی کە هەرێم هاوکاری کۆبانەی کردبێ؟ ئەگەر کۆبانێ سبەینێ هەر شتێکی لێبێت سبەینێ کۆبانێ بکەیتە بەردەستی داعشی بزانە حساب کە هەموو کورد کەتە بەردەستی داعش یعنی بە حکوومەتی هەرێمی کوردستان نەزانی کۆبانێ چنیە. بەڵێ سپاس بۆ کاک خدر لە شاوێسەوە سالار لەگەڵماندا لە بنەسڵاوەوە ئەم کاتت باش کاک سالار. دەستخۆشی لە یەکەم بۆ بەرنامەکەت. سپاس دەکەین کاک سالار فەرموو. کاکە گیان کۆبوونەوەکەی سبەی ئەگەر دەرانجامێکی تێدا بێت بە دڵسۆزیەوە بە هەستی نەتەوایەتیەوە جگە لەوەی کێشەی بووجە و لەگەڵ پۆستە وەزیرەکان و باقی ئەوەی کە لەسەری ئایانوێ قسە بکەن بۆ خۆمان ئەوە باشە. دووەم بۆ کۆبانی بەڕاستی حیثیەتی هەموو کوردە بەڕاستی شەرەف و بەڕاستی غیرەتی هەموو کوردە بەڕاستی یعنی ئەوانە تەسهێدان بۆ کوردایەتی ئەبێ ئەمانە یعنی کۆبوونەوەکەی سبەی و ئەوەی دوو سبەیش کە ئەکرێ ئەمانە شتێکی لێ بکرێتەوە شتێکی لێ بێتەوە سەرنجامێکی هەبێ نەتیجەیەکی هەبێت ئەما باوەڕ ناکەم کۆبوونەوەکەی سبەی فقط ململانەی پۆستەکانە هەر کێشەی حیزبایەتیە و وە تەواو. بەڵێ سپاس بۆ کاک سالار لە بنەسڵاوەوە. ڕووناک لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش خات و ڕووناک. زۆر سپاسمان کاکە شوانگی وەڵای من بەتەم باوەڕ ناکەم کۆبوونەوەکەی سبێنێ هیچی بە هیچ بکە. بەڵێ دەبێت چی بکە کە پێت وایە هیچ ناکات؟ وەڵا ئیتر هیوادارم بە خۆیانە بچنەوە ئیتر تەواو کۆبوونەوە ئەوەنیان کۆبوونەوە سەر کۆبوونەوە کردیا هیچ ئەنجامێکی نەبوو. ئەنجامەکان دەبێت چی بن ڕووناک خان؟ دەبێت ئەنجامەکان چی بن؟ بە یەک هینابی کەن بەلایەکە تەوا دەردی ئەو برایە وتی من یەکسەر تەواوی ئەەکەم یەکسەر تەواوی کە ئینجا لە سەبارە بە کۆبانێک ئەم شە وەڵی پڕمەدڵی خۆم گریاوم تەنانەت ئەڵە ناڕێ ئاو بچێ بۆ ئەوانەی کە شەڕەکەن تەنانەت ئاویشە نام ئاویشان بۆ بچێت. بەڵێ ئێمە ئەم نەوتە ئەنێرین لە تورکیا و ئەینێرین ئەبێ لەبەر بەرژەوەندی خۆمان ئاوا بکەین لەم خەڵکە فەرقی ئەوان و ئێمە چییە لە وڵاتە. سپاس بۆ ڕووناک خان لە سلێمانیەوە. سۆران لە ڕانیەوە ئەم کاتت باش کاک سۆران. ئەم کاتە باش کاک شوانگیان. سپاس کاک سۆران فەرموو. کاکە دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم دەستخۆشی تەوەرەکەش لێ یەکەم کاک شوانگیان من ئەڵێم کێشەی ئێمە یەک گەلی کورد بەگشتی یەک کێشەی سەرەکی هەیە. کێشەی ئێمە کێشەی ئەوەیە کە ئێمە هیچ سەرکردەیەکمان نییە هیچ سەرکردەیەکمان نییە بە کەلک حکومڕانی ئەم هەرێمە بێ تێگەیشت کاک شوانگیان سەرکردەمان هەیە یعنی بەس لە بەرژەوەندی خۆی کاکە خەڵک مرد لە برسا دینار معاش نییە تیشت بەسەر بەخۆی کوردستاندایە بۆ زیرەکانت نانەیر هەر باسم عاشەکانی خۆیان وەرگرن کاکە لە بەغدا باسم عاشەکانی خۆیان وەرگرن خەڵک مرد لە برسا دژ بۆم دەڵێ سەر بەخۆی بەڵێ سەر بەخۆی بۆ تو کاکی من دەزانم بۆ سەر بەخۆیەکە تو کوڕ و نەوەت و ماڵ و منداڵت تێرە
تێگەیشتی 2 فیشک نەتەقا جەناب و ماڵ و منداڵت هەموو گەیشتە بەریتانیا و ئەوروپا کەس لە کوردستان نەما تێگەیشتی لە پێناوی چیدا شانگارت تەسلیم کرد لە پێناوی کوڕەکەی خۆت کە لە مووسڵ بازرگانی بە نەوتی داعشەوە دەکرد. بەڵێ کاک سۆران با تەشیر بە کەس نەکەین. بەڵێ پێت وایە کۆبوونەوەکە دەبێت چی بکات؟ دەبێت چ بڕیارێک دەربکات زۆر بە کورتی؟ بەڕێزم کۆبوونەوەکە وەڵی هیچ استفادە نیە کۆبوونەوەی چارەسەر ئەوەیە کە خەڵک کە وەزیرەکان بنێرە بۆ بەغدا و یعنیا وەزع کۆتایی بێ بەڕاستی. سپاس بۆ کاک سۆران لە ڕانیەوە. فەرمان لە سلێمانیەوە لەگەڵماندا ئەم کاتت باش کاک فەرمان. ئەم کاتەوە باش بەڕێز باشیت. زۆر سپاس فەرموو کاک فەرمان. سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم پێویستە پێنج لایەنە سیاسیەکە بەڕاستی کۆبوونەوەکان لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵک بێت. بەڕاستی پێویستە کۆبوونەوەکە لەسەر مێزی گفتوگۆ دانیشتن نەبێت بۆ کات بەسەربردن و پێکەنین و هەڵخەڵەتاندنی خەڵک. ڕوویە پیشان نێن کە خەڵک بەدەم خۆیانەوە هەڵخەڵەتێنن. بەڕاستی خەڵک بێزارە، بەڕاستی خەڵک بێموچەیە، بەڕاستی خەڵک لە شەڕایە، بەڕاستی کۆمەڵی پێشمەرگە لە بەرەکانی جەنگایە دیفاع لە خاک و وڵاتی کوردستانمانەکات. بەڕاستی ئەم لایەنە سیاسیانە کە کۆبنەوە پێویستە لە سەیریان بە بەرژەوەندی گشتلایەنەکان بخەنە بەر چاوی خۆیان. مەسەلەیەکی کوردی هەیە کاڵێت ئەو لە شوێنی گەرمدانی شەبرا پێشمەرگەکانیشمان لەو هەتاوە لەو سوورە هەتاوە بەم گەرمایە و ماڵ و مناڵ و جەژن و کۆمەڵی خۆیان لە خۆشیەکان. بەڵام بەڕاستی پێویستە بیر لەوە بکەنەوە کە ئیش بۆ خەڵکی سلێمانی و هەرێم بکەن. پێویستە ڕێ بکەون لەم کاتەیە کە کاتێکی بەڵێ پەیوەندیەکتر لەگەڵماندایە لە زاخۆوە. ئەلۆ بەیجان لە زاخۆوە ئەم کاتت باش فەرموو. خاتو بەیجان لە زاخۆوە گوێت لێمانە؟ دیارە بەداخەوە گوێ لە دەنگمان نیە. هەر لە فەیسبوکەوە سەبارەت بە تەوەرەکە ناز هەولێری نووسێتی وادارم هەموو پۆستێک و شتێک وەلا بنێن خەمی میلەتەکەی خۆیان بێت وە نووسێتی خەڵکی بێ پارەیە. لوقمان لەگەڵماندایە لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک لوقمان. هەموو کاتێکت باش. سپاس دەکەین. فەرموو کاک لوقمان. برای بەڕێز پێشەکی وەکو ئیمامی شافعی دەڵێ وەلا تورا للعادی قەت ذلا فإن شماتة الأعداء بلاء. پێویستە ئەمڕۆ میلەتی کورد و هەموو لایەنە سیاسیەکان ئەوە بزان کە خوێن قەت نابێتە ئاو با یەکگرتووبی لەسەر چەسپاندنی مافی گەلی کورد. ئەمڕۆ کە دڵۆپە خوێنێکی برایەزیدەکان و خوشکەکانمان لە کۆبانی دەڕێنە سەر خاچی کوردستان با تاک میلەتی کورد ئەوە بزانێت کە پێچەتەکان ئەمڕۆ خۆڕی سەرچۆپی دەستیان هاواری نەمانی کورد دەکات. بەڕاستی پێویستە ڕاگەیاندنەکانی کورد شەرم لە خۆیان بکەن کە ئەمڕۆ شکستی یەکتر پێشانی دوژمنان دەدەن و هەروەها لایەنە سیاسیەکان و ئەگەر خەڵکیش ئەمڕۆ کە شکستی خۆمان لە ناو تەلەڤیزیۆنەکاندا یەکتری دەشکێنینەوە ئەمە کورد پێی گەورە نابێ بەڵکو کورد پێشکێتەوە. با ئەمڕۆ یەکگرتوو بین. چی کاتێ ئێمە دەستمان خستە ناو دەستی یەکتر ئەو کاتە با چاک بزانین کە دوژمن هیچ شتێکی پێ ناترێ بەرامبەر بە ئێمە. بەڵام کە ئێمە دانیشین یەکەم شکستی خۆمان نیشانی دوژمن. بەڵێ سپاس بۆ کاک لوقمان لە کەرکووکەوە. ڕاستی لە پشدەرەوە. سڵاوت لێبێ کاک ڕاستی. باشی گیانەکەم دەشوێنی باشی. سپاس دەکەم فەرموو کاک ڕاستی. لە بەرامبەرتان دانیشتمە بەس تۆ قورعانی کێوە دەڵێن تەلەڤیزیۆنی بێلان و شاخی وە باڵی وە لەسەرم قەتع مەکەنەوە هەندێک ڕاستی واقعی هەیە. جا بۆ قەتعی دەکەین کاک ڕاستی و ئەگەر مەبەستت لە بێلایانی بێ ئەمە قسەی هەموو کەسێک قەتعکەین ئەو کەسانە قسەیان قەتع دەبێت کە لێرەدا مەبەستیان هەبێت و استیغلالی ئەو ئازادیە بکەن کە لەم پرۆگرامەدا هەیە دڵنیا بە. مامەسا یەک تەکلیفم هەیە. بەڵێ فەرموو. لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردەکان هەموو قاعیدەکانی سەر لە بەڕێز مەمزەلالەوە تا دێتە هەر هەموو ئەوانەی کە یەک قەڵێمە بەدەبێ سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. من پێشمەرگەی دێرینم لە بەژەرەوە قسە دەکەم. هەسان جاشیان خانەنشین کردووە بە 2 ملیۆن و 3 ملیۆن پارە وەردەگرێ. ئامیسریان شەهیدی سەنگەر بۆ کردووە بە 5 ملیۆن پارە وەردەگرێ. کوڕەکانی خۆی بەڵێ کاک ڕاستی ئەمە قسە لەسەر ڕووداوی دەکەین کە سبەینیە کۆبوونەوەیەکە لە هەولێر پێش لایەنی سیاسی هەرێم کۆ دەبنەوە. چ قسەیەکت هەیە لەسەر ئەم تەوەرە؟ من ئەو تەوەرەی ئێستا بۆ دواتەکەم من ئەوە حەزی نابێت دەکەم. بەڵێ ئاوا خەڵکە دەکەن بۆ ئاوا باشە تا ڕادێک پەیامەکەت گەیشت دەتەوێت چی بڵێیت ئەم کێشانە و هەموو کێشانەی کە هەن ئێستا سبەینێ چۆن قسەیان لەسەر بکرێ؟ خەڵکەکەیە
جاش بووە خانەنشینیان کردو بە پلەی زۆر بەرز ئامسریە بووە کوژراوە بە شەیدی سەنگەریان بۆ کردووە کەمەندان بووە لە ماڵی خۆی بەعسی بووە. بەڵێ سپاس بۆ کاکڕاستی لە پشتەرەوە علی لە بریتانیا و لەگەڵماندایەم کاتت باش کاک علی. کاک شوانم کاتەوە باش. سپاس دەکەین فەرموو کاک علی. سپاس بۆ تەوەرەکەت من ئەڵێم هەر کۆبوونەوەی بکرێ لە کوردستانە پێنج لایەن کۆبنەوە دە لایەن کۆبنەوە ئەو کۆبوونەوانە هەمووی فەشەلە تەنها ئەوان بتوانێت تەوەزنی عێراق ڕاگرن ئەگەر ڕاستەکەن لەگەڵ حکوومەتی عێراقیە دانووسان بکەن لەگەڵ حکوومەتی عێراقیە دانیشن بۆ ئەوەی بژێوی خەڵک چارەسەرکەن بەڵام ئەوان هیچ شتێکیان لەبار نییە کە بیکەن. ڕاستیەکەی ئەوەیە ئەوانەی کە ئەو کۆبوونەوانەیەکەن هەمووی جنسێکی بەریتانی بێ وەکو من بەیانی سواری هەر شتێ بێ لە کوردستانە سواری تارەکە بێوە ڕوا بای کوردستان ئەوە ڕاستیەکە خەڵک دڵی بەەوە خۆش نەکا کۆبوونەوە بێ کۆبوونەوە فەشەلە لە کوردستانە ملوێنە کۆبوونەوەمان بینی ئەوانە هیچیان پێ ناکرێت سیستەمی کوردستان ناوە بەسەرێکە بەڕاستی ئەمە ڕاستیەکە باسێکم با بڕۆن جنسەکانیان بدرێنن ئینجا بڕۆن کۆبوونەوە بکەن دووبارە سێبارە سوپاس دەکەم. سپاس بۆ کاک علی لە بریتانیاوە هاوڕێ لەگەڵماندایە لە پێنجوێنەوە ئەم کاتت باش کاک هاوڕێ. کاک هاوڕێ سڵاو لێ بێگوت لێمە باش سپاس دەکەم فەرموو بەڵێ. برای بەڕێز بۆ تۆ بۆ هەموو خەڵکی کوردستان ڕاستیەکەی حەزم هەموو خەڵک بیزانێ فەرموو بەڕاستی سەرکردانەی ئێمە ئیفلاسن لە سیاسەتە بەڕاستی کاتێک کە چوونە بەرا لە 2003 بۆ کوردایەتی نەچوون بۆ پۆست و پارە و مەسحەب چوون بۆیە ئێستش ئێمە هەتا خاوەنی سەرکردانە بین هیچ شتێکمان نە لەگە بەغان نە لەگە تووشیا نە لەگە هیچ وڵاتێکی بۆ ناکرێت. بەڵێ کاک هاوڕێ گوێمان لێتە ئەگەر قسەت مابێ. بەڵێ ئێستا وەکو جەناب ئاگاداری هەموو دنیا ئاگادارە کۆبانی تەنانەت وڵاتی تووشیان نایڵێ ئاویش بگاتە کۆبانی کە خەڵکی مەدەنی تایە هیچ گوناحێکیان نییە پێویستە هاوکاری بکەن هەر نەتەوە مەسەبێک بن. ئێمەش لێرەوە کۆمپانیەکانی تووشیامان هێناوە هەرێمی کوردستان کردەوە بازاڕێکی گەورە بۆ تووشیا نەوتیشی بە هەزان بێفرۆشیت. بەڵێ سپاس بۆ کاک هاوڕێ لە پێنجێنەوە بەرەزان وشانێک و بەردەوامی لە وەرگرتنی بۆ چوونەکانتان. MRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن. دووبارە سڵاوتانە بێ بەڕێزان تەوەری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵک تایبەتە بە کۆبوونەوەکەی سبەینی هەولێری هەر پێنج لایەنە سیاسیەکەی هەرێمی کوردستان و چ شتێک گرنگە لەم کۆبوونەوەیدا کە بەرگاری لەسەر بدرێت و قسەی لەسەر بکرێت کە تا ئێستا بەپێی لێدوانەکان سبەینەیە لە کۆبوونەوەکەدا قسە لەسەر چوونی وەزیرە کوردەکان دەکرێت بۆ بەغدا و یەکلاکردنەوەی ئەو پۆستە وەزاریانەی کە دراون بە کورد هەروەها ڕەوشی کۆبانێ و یەکلاکردنەوەی پرسی پۆستی پارێزگاری سلێمانی کاوە لەگەڵماندایە لە سویدەوە ئەم کاتت باش کاکاوە. زۆر سپاس زۆر مەمنون. سپاس بۆ تۆش. بەڕاستی دەمەوێت قسە بکەم لەسەر کۆبانێ فەرموو کاکاوە. هەرێم سەرۆکایەتی هەرێم سیاسەتێکی زۆر فاشیلانە بووە زۆر لەسەر خۆ بووە. من تێناگەم کاک نێچوان باردانی بە چ شێوێک دەتوانین بڵێت لە تەلەڤیزیۆن بڵێ ئێمە لەو باوەڕدانی تورکیا یارمەتی داعش داتن بەڵام ئەمڕۆ خۆی لە کۆبنەوەدا گوتی ئێمە ناتوانین زەخر لە تورکیا بکەین سەبارەت بە زۆر شت لە ڕووی عسکەری لە ڕووی یارمەتیدانی کۆبانێ. ئێوە هەموو خۆتان نەزانن هەموو دنیا ئەیبینێ چۆن تورکیا یارمەتی داعشدا چۆن سەرۆکێکی حکوومەتی هەرێم کە لەسەر لیستی پارتی بێتن نەتوانین یعنی لەسەر تەلەڤیزیۆن زۆر بە ئاشکرا ئەڵێ ئێمە لەو باوەڕدانیم حکوومەت تورکیا یارمەتی داعش بدا زۆر باشی یارمەتی داتن بەڵام مشکلەی پارتی فۆتۆکۆپیکردنی حزبێکە لە سووریا ئەوێ دەستی خۆیان لەوێن دەرێ عین دەستخە نامۆزەعی سووریا ئەلێش بن بەبرا گەورە و لەسەر ئەو ڕقەیە کە پارتی یارمەتی نە کۆبانێدا و بەیانێکە دێتە شەڕی پەکەکە و تورکیا من تاکیدم کە تورکیا کە پارتی یارمەتی پەکەکەش ناداتێت. سپاس بۆ کاکاوە لە سویدەوە. هۆگر لە بالیسانەوە. بەڕێز مام کاتت باش. سپاس دەکەین کاک هۆگر. زۆر سپاس. فەرموو کاک هۆگر. سپاسی گوێگرانی ناوتی شەکەم. بەڵێ. هیواشەکەشان بۆ خوازم. زۆر سپاس کاک هۆگر. برای بەڕێزم ئەوەی ئەمە ئەیکەن ئەوە دەمێکە تێپەڕیوە ئەمیکە
لە کاتێکدا کە فکوڵ ئەکا تەقیتەوە لیان وە جواب دێ بەڵام هێشتا کاتی نەهاتووە ئەوەی ئەوانە ئەیکەن باند و مافیا و زیاتر هیچی تر نییە ئەو کارەی ئەوانە ئەیکەن مافیاش نایکەن لە 6 خاڵی سنووریەوە نەفت بەتان کەرەڕوا موچە نییە خەڵک ئەوانە چ بەخۆ ئەڵێن حەقی خۆی ئەوەیە پیان شەرم بی خۆیان کامێرەیەکیش بدەن خۆیان بەدەر بخان لەسەر شاشەیەکی تەلەڤیزیۆن. پێت وایە کاک هۆگر زۆر بە کورتی لە کۆبنەوەکەی سبەینێدا لایەنە سیاسەکان چیان پێ دەکرێت کە بیکەن؟ هەر ئەو بەرنامەی کە پێشتر لەسەر ڕۆینا هەر ئەوێ و هیچی ترنی. سپاس بۆ پەیوەندەکەت ڕۆژگار لەگەڵماندایە لە حاجیاوەوە. ڕۆژگار لە حاجی ئاواوە ئەگەر گوێت لێمانە؟ ئەم کاتت باش بەڕێز دەکەم. هەموو کاتێکت باش کاک ڕۆژگار. ئەلۆ کاک ڕۆژگار ئەگەر گوێت لێم مەفەر بوو. ئەلۆ بەڵێ بەڕاستی من دەربارەی تەوەرەکەت زۆر سپاس لێ دەکەم و دەستخۆشی بەرنامەکەشت لێ دەکەم. بەڵێ دەربارەی کۆبوونەوەکەی بەیانی بەڕاستی حکوومەتەکەی ئێمە هیچ پێویست بۆ ناکە کە کۆبوونەوە بکاتن. حتا وەکو حکوومەتی ئێمە پشتگیری تووشیا بکاتن بەڕاستی پێویست بەوە ناکات ینی کۆبوونەوە بکاتن. هەر تووشیاشە کە هەر تووشیاشە هێز دەنێرێتە سەر ئێمە و هێز دەنێرێتە ناوچە کوردیەکانمان بۆ نمونە قاندیل بۆیە پێویست ناکات ئێمە ینی خۆمان هەڵخەڵەتێنین دەربارەی چاکێشێکی سیاسی. بەڵێ لە هەما کەسدا پێویستم بۆ زانی کە بەڕاستی حکوومەتی ئێمە حکوومەتێکی زۆر فاشلە. سپاس دەکەین کاک ڕۆژگار پەروانە لە چۆمچەماڵەوە ئەم کاتت باش. سپاس دەکەین خات و پەروانە فەرموو. سپاس دەکەم وەڵام من پێم وایە کە هیچ سودێکی نییە تەنێ کۆبوونەوەکەنانیان پێ ناکرێت. و پێشمان باش بوو کە لەو کۆبوونەیە کە گوایە 4/500 بەدەستخوان باس ئەوەش بکرایە کە ئیتر لەمەوو دوازستانە ئەو هاوارانە ڕۆکەن لە هەرێمی کوردستان ئایا توان شوێنێکیان بۆ دابینکەن؟ یاخۆتە ڕۆک و عارەبەکان لەسەری کو بەسەری ئەو ماڵانەیە کە دێنە کرێتی و کرێتی بەسەر و کرێتی داماوانەیە زیادەکەن کە ناتوانین شوخەتی کوساتە نات ئەوڕێک لە کرێتیەکانیش نایەتەوە. ئەمەیە دۆنشتیش بۆ لەمەوو دوادنیا ساردە ئایا ئاوارانە لە سنووری کۆبانێت توانن میدارە بکەن؟ متەنێ ئەو نەبەلایەنەکانڵم خوا لەبەر سبلیت و بەبای گەرم و ئەو داماوانش لەبەر سەرماکە. بەڕاستی من پێم وایە هیچ شتێکیان پێ ناکرێت دەستخۆشکارنێکم و بەختێکی خۆش. سپاس بۆ پەروانەخان لە چۆمچەماڵەوە لە فەیسبووکەوە ئارام ئاگرین نووسیوێتی نازانم دڵ بە کام کۆبوونەوە خۆش بکەین لە کاتێکدا دوای هەموو کۆبوونەوەیەک خەڵکەکەی خوارەوە نووسیوێتی چینی کۆیلا شەقێکی گەورەتر دەخوات. ئەمە کۆمنتی ئارام ئاگرین بوو لە فەیسبووکەوە. بارزان لەگەڵماندایە لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش کاک بارزان. دەوارەی تۆش باشتر برای بەڕێزم. سپاس دەکەم فەرموو. برای بەڕێزم من بە مختصریەکە ئەڵێم نە ئەم کۆمبینە و بەدەها کۆمبین ترش حتا ئەم دو حزب بەدەست هەڵاتە حتا ئەم دو حزبە ئەم حکومەت فەرمانڕەوای ئەم حکومەتە بکەن بە تایبەت من یەک وشێک ئەڵێم یەک وشێک بۆ دەڤەری بادینانە چکە کوڕی بادینانم ئەزانم چی لە بادینانە ئەقۆڵێ من ئەڵێ ڕخنە بەداخۆ من ڕخنە لە حکومەت دەگرم لە حەزەکانی دەست هەڵاتاش ئەگرم چکە خەتای خۆمانە ئێمەوەمان لە خۆمان کرد با ئێمە بێدەنگین ئێمەوەمان لە خۆمان کرد دەنگیان پێ بدەین ئەمڕۆکە گاڵتە بە ئێمە بکەن گاڵتە بە کەرامەتمان بکەن بەڕاستی یعنی بەسیترین نمونە بۆ دەڤەری بادیان بە تایبەت لە هەموو شوێنێکی کوردستانە لە هەر پارچە هەر چوار پارچە لە هەموو محافەزەکانی کوردستانە خۆ پێشاندان کرا دەربارەی بە کۆبانێ تەنان بەس دەڤەری بادیان وەکو کۆیلە یەک حزبێکە خۆی بێدەنگکردو کا ڕۆژنامەنووسەکانیان کا مامۆستای زاکۆیەکانیان کا ئەوەکان خۆیان بە مستەقف ئەزانن کا ئەوەکانی ئەڵێن ئێمە ڕەوشەمبیرین زۆر بەداخەوە بەڕاستی زۆر بەداخەوە ئیتر لەگەر ئەمانە بێسوودە خەتای سپاس بۆ کاک بارزان. عیماد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک عیماد. ئەم کات و هەموو کاتێک باش کاک شوانجان. فەرموو کاک عیماد. سپاس دەکەم کاک شوانجان بە کۆبنەوەکانی سبەی بەڕاستی من پێم باشە بەڕاستی شتێکی باشە یەکدەنگ بن یەکدوسەر بوون بەڕاستی شتێکی باشە پێویستە وەزیرەکانشمان بگەڕێنەوە بەغا باڵستی خۆیان هەبێ بگەڕێنەوە بۆ شاری بەغدا زۆر باشترە با یەکدەنگ بن ئەگەر سبەینی کۆبنەوەکە یەکبوون بەڕاستی پێویستە یەکدەنگ بن یەک هاوڕێ بن بەیەکەوە یەک قسە بن باشترە وەزارەکانشمان بگەڕێنەوە بە بەغا لەبەرەوە چارەسەرەکانی بۆ کورد
جێبەجێ بکرێت کاک شوانجان. بەڵێ کاک عیماد یعنی ئەمەی کە ئەم کۆبنەوەی قسەی لەسەر دەکرێت ئەگەر تایبەت بێ بە کۆبانەیە یاخود چوونی وەزیرە کوردەکان بۆ بەغدا و یەکلاکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانی پێت وایە تا چەند ئەم کێشانە ئەم لایەنە سیاسیانە دەتوانن چارەسەری کەن بەتابەتی ئەگە قسە لەسەر بەغدا بکەین بۆ نمونە کورد دەبێت ئێستا بچێتە بەغدا بەشدار بێت لە حکوومەت لایەنە سیاسەکان دەبێت چ بڕیارێک لەم بارەیەوە دەربکەن والله من پێم باشە بەشدار بێ بەڕاستی پێم باشە بەشدار نانیوانە بێ بەشدار بێ باشترە بچێتەوە بەغا گەلێ باشترە هاودەنگ من پێتە لە مەحەسەر ئەمران هاودەنگ بێگە قسە بن ئەنی پێویستەوەیە ئەچی کێشەکانی بێنەوە بەغا گەلێ باشترە من پێویستە هیوادارم ینی وەزیرەکان بگەڕێنەوە بەغا و حتا ئێستا موچێ نەدراوە بەڕاستیان موچێ زۆر گرینگە بۆ هەرێمی کوردستان پێویستە ئێمە سپاسە دەکەین کاک عیماد خدر لە هەولێرەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک خدر ئەلۆ سڵاوت لێبێ کاک خدر گوێت لێمە باشکار شوان سپاس دەکەم فەرموو ڕێزی چاوەکەمی زۆر سپاس وڵای کاک شوان سەبارەت بە سەوتەوەرەی هەموو برادرانە باسی کرد بەسە سەپاس دەکەم لە سەوتی گوێت لێمە گوێم لێتە کاک خدر بەڵێ گوێم لێتە شوان عەفوم کە بەڕاستی زۆر بەداخۆم لە شتێکەوە وەک بڵێ ئەمنیەتی نەفسی خەڵکی هەموو بووتە سیاسەت لە هەموو شتێکەوە خۆ من ناڵم یعنی لە وەزارەتە سیاسەت لاوە بنێن بەڵام شتێک شێ کاک شوانی بەس ببڕێت یعنی هەندێک ئەمن ئێستا لەو کۆبوونەوەی سوێنیدا لەو کۆبوونێ پێم باش بووە هەندێک ئەیسەوە بڕیار لەسەر هەندێک شتی ئەوی شەوەی هەندێک بەرنامە هەنێکەوە پێشکەش دەکرێن بەڕاستی وەزر شعوری خەڵکەکان تێدا بەتای بەرنامەکە کە سیاسینە بۆ نۆرە بەرنامەکە ئەیتزامە عکسینە یان لۆنیان بەرنامەی چەند دوو نەفەری تێدا بڵێن پارتیۆشتنیایی برسی کۆمەڵانە دێنە بەرامبەرێک ئەو قسەی دەکا وش پێی دەکا ئەوە ژوانە دەکا خەڵکەکە بەڕاستی تووشی یعنی تۆزێک دەرونی ناپێژیر بکە ئەگەر سپاس بۆ کاک خدر لە هەولێرەوە میران لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک میران ئەم کاتە باش بەڕێزم چاکی سیحەتە باشش زۆر سپاس دەکەم کاک میران فەرموو بەڕێزم وەڵام من بۆ بەنسبەت کۆبنەوەکەی سوێنە پێم باشە ئەنجومەنێکی سیاسی کوردستان لە سەرۆکی یەکەمی حیزبەکان مەجلیسێک دروست کرێت ئەمە یەک دوو بەنسبەت ئەو ئاوارانەی کە لێرەن ئاوارە عەرەبەکان پێم وایە ئەوان مەعاش وەرئەگرن بەڵام لێرە ئیسفادە لە ئەمنیەتی کوردستانەکەن پێم باشە ئەگەر نەکزاری بێگانی حەقی ئەو ئەمنیەتە شتێک وەربگیرێت بەڵام ئەو وەرگرتنی ئەو پارەیە لە دەستێکی ئەمینا بێ وەکو پارەی نەوتەکە لێ نەیە کەس نەزانێت چی لێیت یەک خاڵیکەش کە باسی بکەم تاکتیکیان ئەگەر ئێستا لە مەرحەلەیە بۆی وەسعی خەڵک باش بێت لەگەڵ بەغایە ڕێ بکەون تا تۆزێک ئەکەوینە سەر پێ و زۆر سپاس سەرکەوتوو بن سپاس بۆ کاک میران لە سلێمانیەوە ئاکۆ لە فنلەنداوە ئەم کاتت باش کاک ئاکۆ ئەم کاتت باش براکەم سپاس دەکەم فەرموو کاک ئاکۆ نەفەن بە نسبەت تەورەکەتەوە حەزەکەم کرد دووش بڵێن فەرموو بەڕاستی کۆبنەوەکەی بەیانی بوو تا ڕۆژی تر و ساڵی تر و دە ساڵ تر و سە ساڵیش تر بەردەوام بە هیچ ئیسفادی نادرێت بۆ خۆت إلا هذا حزبنا أخوان نبى إن شاء الله ما آخر ما أخوشي ما نبى نبى دوري أما أخوشي ما نبى دوري مشتري أما كل يقولوني إن شاء الله يعني يقولوا من هالسنة نتوازيان بشتي قربانية درن يعني ما في اشتباه بو قربانية نيرن يك خلويتن نكرد يعني ما تيمان هذا نعرض يعني ما تيمان هذا نيت واجه يعني ما تيمان هذا إلا بإخوان في المكان يبتون إن شاء الله سبي لكروت توك من كا يكونوا يجن بن بنحكم وقيراناني ككردستان يا فاضل بله زور سپاس إن شاء الله سپاس بۆ کاک ئاکۆ لە فنلەنداوە شێروان لە ئاکرێوە ئەم کاتت باش هەموو کاتێکت باش کاکە چۆنیت سپاس دەکەم کاک شێروان فەرموو بەڕای خۆم قسەکردن لەسەر ئەم تەوەرە چ سوودێکی نییە بۆ تەنها لە کاتەکانی انتخاباتە یاخود هەڵبژاردنەکانە یعنی خصوصیات یان وەکو دەڵێن بەها بە دەنگی خەڵک دەدرێت بوویە تا ئێستا بەڕای خۆم چ شتێکی وان نەکراوە کە لە بەرژەوەندی خەڵکانی کوردستانە بێ
و زۆر سپاس بۆ جەنابەت. سپاس بۆ کاک شێروان لە ئاکرێوە. بەڵە بەرەزان سبەینێش مایکی خەڵک ڕاستەخۆ لەگەڵتان بەردەوام دەبێت بۆ چوونەکانتان وەردەگرێت لەسەر دوار و داوەکە گەرمەکانی ڕۆژ بەتابەتی ئەوەی کە لە ئێستادا ئێمە قسەمان لەسەر کرد کە ئەمڕۆ بۆ چوونەکانی ئێوەمان وەرگرت لەبارەی کۆبوونەوەکەی سبەینەی پێشلایەنە سیاسیەکەی هەرێمی کوردستان کە چ بڕیارێک دەربکرێت گرنگە بۆ ئێستای دۆخی کوردستان و بەتابەتی ئەوەی کە لە کۆبانێدا ڕوودەدات تا سبەینێ هەر لە خۆشیدا بن.